ژنان و وەرزش و دژایەتی دەسەڵاتدارانی کۆنەپەرستی ئێران. ڕۆژی سێشەممە 3 مانگی خەرمانان سەرنجام ژمارەیەک لە ژنان توانیان لەژێر مەرجێکی سنوورداردا بۆ چاولێکردنی پێشبڕکێی نێوان دوو تیمی ئیستیقلال و مسی کرمان لە یاریگای ئازادیدا ئامادە بن. ئامادەبووان کە چوو بوون بۆ چاولێکردنی ئەم پێشبڕکێیە. لەوێدا یادی سەحەر خودایاری ناسراو بە کچی ئابیان بەرزڕاگرت. ئەوان هەروەها دروشمی وریای بەغیرەت قسەی تۆ قسەی ملەتیان بەرز کردەوە و لەگەڵ دەستپێکی بڵاوکردنەوەی سرودی حکوومەتی سڵاو فەرماندا لە شوێنی یاریگاکە هەزاران کەس بەدەنگی هۆی هۆی گاڵتەیان بەو سرودە دەکرد. سەحەر خودایاری کچێک بوو کە لە مانگی ڕەشەمەی ساڵی 1397 هەوڵیدا بە جلوبەرگی پیاوانەوە بچێتە ناو یاریگای ئازادیەوە، بەڵام لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەر کرا. ناوبراو ساڵی 1398 لە بەردەم دادسەرای تاران خۆی سووتاند و بەو هۆیەوە گیانی لەدەستا. وریا غەفوری وەرزشوان و یاریزانی بەناوبانگ بەو هەڵوێستە ئینسانیانەی کە هەیبوو بە ملیۆنان کەس لە وەرزش دۆستان ڕێزیان لێدەگرت. زۆر یەک لە وەرزشوانە بەناوبانگەکانی تر کە ئامادە نەبوون لە پێناو سامان و ناوبانگدا لە بەردەم ستەمکاری و نەزانی دەسەڵاتدارانی ئیسلامیدا سەردانەوێنن، بێگومان مایەی شانازی وەرزش دۆستان و توێژی عەداڵەتخوازی کۆمەڵگان. ئەمە یەکەمین یاری تیمی ئیستیقلال لە دوای نزیک بە 4 لە بەردەم ژنانی لایەنگری ئەو تیمە بوو کە توانیان بە مەرج و بە شێوەی سنووردار بچنە ناو یاریگای ئازادیەوە. لە کاتی یاری نێوان تیمەکانی ئیستیقلال و مسی کرمان نزیکەی 2000 بینەری ژنی لێبوو کە بەشێک لەوانە لە ژنانی هەڵبژێردراوی وەزارەتی وەرزش و لاوان پێکهاتبوون چوونە ناو یاریگای ئازادیەوە. ئەم ڕووداوە بەرهەمی خەباتی ژنانی ئازادیخواز و گیانبازی کەسانێکی وەک سەحەر خودایاری و هەروەها گوشاری فدراسیۆنی جیهانی فوتباڵ بۆ کردنەوەی دەرگای یاریگاکان و کۆتایی هێنان بە 4 هەڵاواردنی ڕەگەزی لە فوتباڵی ئێراندا بوو. 43 ساڵە حکوومەتی ئیسلامی بە هەموو توانای هێزە حکوومەتی و دام و دەستگا ئاینیەکانیەوە خەریکی سەپاندنی بێمافی و هەڵاواردن لە دژی ژنانە. بێبەشکردنی ژنان لە بەشداریکردن لە گۆڕەپانی وەرزشی و تەنانەت چاولێکردنی پێشبڕکێ و ئامادەبوونیان لە یاریەکاندا بەردەوام بەشێک بووە لە سیاسەتی وەرزشی ئەم حکوومەتە کە لەگەڵ دژایەتی و ناڕزایەتی ژنان، وەرزشوانان و دامەزراوە وەرزشیە نێونەتەوەییەکان بە تایبەت فیفادا بەرەو ڕووەتەوە. بێبەشکردنی ژنان بۆ بەشداری لە جۆرەکانی وەرزش، سەپاندنی پۆششی ئیسلامی لە کاتی یاریەکان، بەشداری و دەستێوەردانی هێزەکانی سپا و ئیتلاعات لە بەڕێوەبردنی یاریەکان و دانانی ئاخوندەکان لە کاتی یاری و پێشبڕکێکان بە هۆکاری پابەندبوون و ڕەچاوکردنی ڕێوشوێنی شەریعەکانی شیعە و تەنانەت پێبەشکردنی ژنان و کچانی بنەماڵەی وەرزشوانان لە ئامادەبوون و چاولێکردنی منداڵ و هاوسەر و براکانیان یەکێک لە زمرەی سیاسەتی نەنگین و کۆنەپەرستانەی حکوومەتی ئیسلامیە. دەستێوەردانە پۆلیسیەکانی حکوومەت لە وەرزشدا چەندین ڕەهەندی پرۆپاگەندەی هەیە، لەوانە بڵاوکردنەوەی سرودە ئاینیەکان و کەڵک وەرگرتنی ئاخوندەکان لە بەشداری هەزاران کەسی بە مەبەستی بانگەشەکردن لە یاریگاکاندا. بەڵام بەردەوام ئامادەبووان بە فیکە و چەپڵەلێدان و دروشمی دژە حکوومەتی پێشوازیان لێ دەکەن. ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی یەکێک لەو دەگمەن وڵاتانەی جیهانە کە ژنانی لە بەشداری وەرزش و تەنانەت چاولێکردنی یاریە وەرشیەکانە مەنع کردووە. تاڵبان و داعش و چەند گروپی تەرۆریستی تریش ئاوا دژمنایەتێکی کوێرانیان لەگەڵ وەرزش بە تایبەت وەرزشی ژنان هەیە. ژنان لە ئاستی جیهاندا وەرزشیان جوانتر و مرۆڤانەتر کردووە و بە ملیۆنان ژنی وەرزشوان و ملیاردتا تەماشاچی ژن و پیا و هیچ مەرج و سنوورێک بۆ بەشداریان لە یاریگاکانی وەرزشدا نییە. وەرزش دەکرێ و پێویستە لە دەستڕێژی دەسەڵاتدارانی گەندەڵ و کۆنەپەرست، دەخاڵەتی ڕەگەزپەرستان و سەرمایەدارە چاوچنۆکەکان بپارێزرێت. وەرزش جگە لە کاریگەریدانان لەسەر تەندروستی دەرونی و جەستەیی مرۆڤ و کۆمەڵگا دەتوانێت لاوان و هەموو چین و تۆژێک لە هەر تەمەنێکدا شاد و لەگەڵ کاری بە کۆمەڵ ئاشنا بکات و باریان پێنێت و
پێویستە ژن و پیا و لاوان و بەساڵاچوان بەگشتی هەوڵ بدەن ئاپارتایدی ڕەگەزی و دەستێوەردانی سپای پاسداران و باندە ئاینیەکان لە وەرزشدا کۆتایی پێبێنن.